کورد و فەڵەستین وەک دووڕووی جەنابی سەرۆک فرمێسک بۆ حەماس دەڕێژێت و نەشتەریشی لەسەر گەردەنی کورد داناوە بە قەڵەمی کەسێنیا سڤێتلۆڤا. بە هەموو جیهان دەڵێن ئیسرائیل تاوانبارێکی جەنگە، ئێمە خۆمان بۆ ئەمە ئامادە دەکەین. ئێمە ئیسرائیل بە تاوانباری جەنگ دەناسێنین. ئەمە لێدوانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بوو لە میانی کۆبوونەوەی گەورەی فەڵەستینیەکان کە لە 28 ئۆکتۆبەر لە ئەستانبوڵ بەڕێوەچوو. ئەردۆغان گوتی حەماس ڕێکخراوێکی تیرۆریستی نییە، بەڵکو ڕێکخراوێکی ئازادی خوازە. پێدەچوو فەڵەستینیەکان و جەماوەری تورکیا کە ئاڵای فەڵەستینیان هەڵکرد بوو دڵخۆش بن بەم لێدوانە، بەڵام هەرزوو ڕەخنەگرانی سیاسەتی ئەردۆغان گوتیان چی دەبوو ئەگەر لە بری فەڵەستینیەکان کوردەکان گرتبوونەوەیان کرد بە؟ چی دەبوو ئەگەر لە بری فەڵەستینیەکان کوردەکان بە ناوی کوردستانەوە کۆبوونەوەیەکی جەماوەریان ساز کرد بە؟ بێگومان ئەو کات حکوومەتی تورکیا ئەم گرتبوونەوەیان بە کۆبوونەوەی تیرۆریستان ناودەبرد و بەشداربووان دەدرانە بەرگازی فرمێسک ڕژێن، دواتر هەڵیان دەکوتایە سەر ماڵەکانیان و دەخرانە کونجی زیندانەوە یان دەکوژران. نووسەر دەڵێت هەر دوای ئەوە لە یادی 100 ساڵەی دامەزرانی کۆماری تورکیادا نمایشێکی سەربازی ئەو وڵاتە لە شاری شەرناخی باکووری کوردستان کە شارێکی تەواو کوردنشینە بەڕێوەچوو. بەڵام بیر بکەرەوە ئەگەر سوپای ئیسرائیل لە شارێکی فەڵەستیندا ئەوەی کرد بە تورکیا چی ناودەنا؟ لێکچوونەکە لێرەدایە. لە نێوان دوو جەنگی جیهانیدا کاتێک ئیمپراتۆریەکان ڕووخان و دەوڵەتەکان لەسەر بنەمای نەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دامەزران، هەم فەڵەستینیەکان و هەمیش کوردەکان بێدەوڵەتمانەوە. هەردووکیان خەریکی بەرخۆدان بوون، فەڵەستین لە دژی ئیسرائیل و کوردیش دژی تورکیا و سووریا و عێراق و ئێران. ئەمڕۆژ تورکیا و هەر سێ وڵاتەکەی دیکە کە خاکی کوردیان بەسەردا دابەشکراوە بە تامەزرۆیی و فرۆشەوە پشتگیری حەماس دەکەن و چالاکیەکانیان بە شەڕی ڕزگاری ناوزەت دەکەن. بەڵام تورکیا پارتی کرێکارانی کوردستان و پارت و ڕێکخراوەکانی دیکەی ڕۆژئاوای کوردستان بە تیرۆریست دەزانێت. لە مانگی ئابی 2015 تورکیا BBC بەوە تۆمەتبار کرد کە پاڵپشتی لە تیرۆر دەکات، چونکە کەناڵەکە ڕۆڵی ژنانی کوردی لە ڕێزی پارتی کرێکاران و شەڕباناندا بەرز نرخاندبوو لە ڕوبەڕووبوونەوە و تێکشکاندنی داعشدا. ئەمەش هەر لەو کاتەدا بوو کە تورکیا خۆی پشتگیری لەو ڕێکخراو و حیزبانە دەکرد کە لە دنیادا وەک ڕێکخراوی تیرۆریستی دەستنیشان کراون، بە نمونەی حەماس